ڕێکەوتنی نێوان عێراق و بەریتانیا بۆ دیپۆرتکردنەوەیان ڕەوەندی کوردی هێنایە سەر شەقام و دژی بڕیارەکە گردبوونەوەیان لە بەردەم کۆنسوڵخانەی عێراق لە شاری مانچستەر ئەنجامدا. گردبوونەوەکە بە سەرپەرشتی ڕێکخراوی هەفتەی شوبات و بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە چالاکانی مەدەنی و ڕۆژنامەنووس و ڕەوەندی کوردی نیشتەجێی شارە جیاوازەکانی بەریتانیا ئەنجام درا و بەیاننامەیەکی ناڕەزاییان خوێندەوە. وەک ڕێکخراوی هەفتەی شوبات و چالاکوانان و ڕەوەندی عێراقی لە بەریتانیا کۆبووینەتەوە بە مەبەستی هەڵوەشاندنەوەی وەستاندنی ڕێککەوتنی نێوان حکوومەتی بەریتانیا و عێراق بە مەبەستی دیپۆرتکردنەوەی پەنابەرانی عێراقی. داوا لە حکوومەتی بەریتانیاش دەکەین ئەو ڕێککەوتنە جێبەجێ نەکات، چونکە ئەم کارە ژیانی پەنابەران دەخاتە مەترسیەوە و ئایندەیەکی ترسناک چاوەڕێیان دەکات. ئەمە دژی هەموو مافی مرۆڤ و دژی ئازادی تاشی پەنابەرە و شکاندنی کەرامەتی ئینسانی پەنابەرە بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەو هەڵوێستەی دەوڵەتی بەریتانیا دەکەین کە لەگەڵ حکوومەتی عێراق و حکوومەتی کوردی لە ڕێکەوتندان بۆی ناردنەوەی بە زۆری پەنابەران. دیارە پەنابەران ژیانیان دەکەوێتە مەترسیەوە و هیچ گرنتیەک لەلایەن حکوومەتی بەریتانیاوە نییە و حکوومەتی کوردی نییە. پەنابەرانی کورد لە بەریتانیا جەخت لەوە دەکەنەوە کە بە هەموو شێوەیەک دژی ڕێکەوتنی ناردنەوەیان بۆ عێراق دەوەستنەوە و بە پێشێلکردنی مافی پەنابەرانی دەزانن. ئێمە وەک چەند گەنجێ لە شاری گلاسگۆوە هاتین بۆمان سەر لە لای کۆنسڵخانەی عێراق بۆ ناڕەزایی دەربڕین دژی ئەو بڕیاری حکوومەتی عێراق کە ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی بەریتانیا کردووە بۆ ناردنەوەی پەنابەران بە زۆرەمرە بۆ دژایەتیکردنی ئەو بڕیارەی کە لە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی بەریتانیا دژی ناردنەوەی پەنابەرانی عێراقی ئەنجام دراوە و سەرزەنیشت و ئیدانەی ئەو بڕیارە دەکەین و ڕەوەندی کوردی دەڵێن عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی ئەمنیەوە ناوچەیەکی ئارام نین و بە گەڕانەوەی زۆرەملەی پەنابەران ئایندەیان دەکەوێتە مەترسیەوە بەتایبەت کە هیچ گرنتیەک بۆ پاراستنیان پێشکەش نەکراوە. و ئێمە بە هەموو شێوەیەک وەک پەنابەر ناڕازین لەسەر ئەم بڕیارە لەبەرەوەی عێراق وڵاتێکی سەلامەت نییە بۆ ژیان بە پێی هەموو ڕاپۆرتە نێودەوڵەتیەکانی جیهان و ئەمە هەموو کات دژی ئەو بڕیارەین و نامانێ ئەو بڕیارە جێبەجێ بکرێت دەمانێت هەڵبەشێت. ڕاستیدا زەرەتمەندی یەکەم کووردە لە وڵاتە، زەرەتمەندی یەکەم ئێمەی کوردی دین. کورد لە هەموو شوێنێ هەر بەژمەی نەت بۆ و تەنانەت تا دەمرێت دەبێت هەر لە ماڵاوارەی و لە کۆچدا بێت. بەڕاستی زۆر دڵگرانین، زۆر 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 پێ ناخۆشحاڵین بۆ بڕیارە. ئیشەڵا پێداچوونەوە پێدا دەکرێت و بەخێر بۆمان دەشکێتەوە پشتیوان بخۆن. پاش سەردانیکردنی شاندێکی حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیران لە 15 کانونی دووەمی ئەم ساڵدا بۆ بەریتانیا لە نێوان هەردوو وڵاتەکەدا ڕێکەوتن نامەیەکی چەند خاڵی واژۆکرا کە یەکێک لە بڕگەکانی باس لە دیپۆرتکردنەوەی پەنابەرانی نایاسایی لە بەریتانیاوە بۆ عێراق دەکات.